توانای کوشتنی هەربوونەوەرێکی هەیە کە بچێتە ناوەوە. ئەشکەوتی مەرگ ئەو ئەشکەوتەی هەربوونەوەرێک بچێتە ناویەوە نایەتە دەرەوە. لێرە هیچ کەس ناتوانێت بچێتە ژوورەوە. ئەگەر کەسێکیش بچێت نایەتە دەرەوە و لە ناوەوە دەمرێت. هەرچەندە ئەو ئەشکەوتە بچووکە بە تەواوی بێزیان دەردەکەوێت، بەڵام پڕ بووە لە یەکەم ئۆکسیدی کاربۆن کە گازێکی بێڕەنگ و بێبۆن و بێتامە و لە ڕادەبەدەر ژەهراویە. بۆ سەلماندنی مەترسیداری ئەشکەوتەکە لێکۆڵێرەوان ئاگرێکیان کردەوە و هەڵیاندایە ناو ئەشکەوتەکەوە. دواتر بینیان دەست بەجێ بەهۆی نەبوونی ئۆکسجین و چڕی زۆری دووەم ئۆکسیدی کاربۆن ئاگرەکە کوژایەوە. لەگەڵ ئەوەی بە تەواوی نازانرێت دووەم ئۆکسیدی کاربۆن کە لە ئەشکەوتی مەرگدا دۆزراوەتەوە لەکوێوە سەرچاوە دەگرێت، بەڵام ژمارەیەک توێژەران گەیشتونەتەوە ئەنجامەی کە سروشتی ئۆرگانیکی ئەو گازە ئاماژەیە بۆ دەرئەنجامی پاژماوەی کانزاکان. زانەکان بۆیان دەرکەوتووە کە ئەشکەوتی مەرگ لە هەر سەعاتێکدا نزیکەی 30 کیلۆ دووەم ئۆکسیدی کاربۆن بەرهەم دەهێنن. کوشندەی ئەم ئەشکەوتە بچووکە بەڕێکەوت لە خۆناغەکانی دروستکردنی کۆمەڵگەیەکی گەشتیاری دۆزرایەوە، چونکە یەکێک لەو کرێکارانە دوای ئەوەی لە ئەشکەوتەکە نزیک بووەوە تووشی نەخۆشیەکی کوشندە بوو. ئەمەش بووە هۆی لێکۆڵینەوەی ورد لە ئەشکەوتەکە. ناوبانگی ئەشکەوتی مەرگ وای کردووە بە بێتەیەکێک لەو ئەشکەوتە بازرگانیەکەمانەی کە سەردانکەران نەتوانن بچنە ناویەوە. هەرچەندە چەند تابلۆیەک لە دەوروبەری ئەشکەوتاکە هەڵواسراوە و سەردانکەران ئاگادار دەکاتەوە کە نەچنە ناوی، بەڵام قەبارە بچووکەکەی بوو دەواازە تەسکەکەی وا دەکات چوونە ژوورەی مرۆڤ زۆر قۆرز بێت.